هەر بەس بەرگەکەی بەس بەرجی دەرەی سوتا ئەگەرنا یەک لاپەڕینەوە ئەو قورئانە یعنی وچی معجزەی خوای گەورە بوو قورئانەکە وچ خۆی مابوو و ئەوەش بڵێم مەجموعە قورئانێکی دیکەم لە تابقی 2 بوون ئەوانیش بە هەمان شێوە ئاگر گەیشت بوێ بەڵام نەستا بوو زۆر بەخێر بێن تەبەنەوە ماڵی مام بوو هەر لە گەڕەج خۆمانە هەر لە ڕێزی ماڵی خۆمانە طبعاً هەموو شتێک سوتا لە ماوەی 20 دقە لە بۆ نیو سەعاتی 3 تابق ئاگری گرت هۆکارەکەشی یعنی شکو گومانەکان لە بۆ کارەبای چوون کە کارەبا هۆکار بووبی بەس الحەمدولله یعنی ماڵی مامم هەمیان سەلامەت بوون طبعاً ئەوەی ڕزگاری بوو ماشەڵڵا و معجزەک بوو دوو بابەت یەکەچیان ئەوە بوو کە چەند ئەشیایەکی ئەرزاق لە بۆ خێرێ دانرا بوو ماری مامدایان ناودجدایان کردبوو لە بۆ خێرێ ڕسمم لەکنە ئیوی لەگەڵ قورئانێک ئەو قورئانە ئەو ڤیدیۆ بکە بڵاوم کردەوە و دەنجی داوە هەر بەس بەرگەکەی بەس بەرجی دەرەی سوتا ئەگەرنا یەک لاپەڕینەوە ئەو قورئانە یعنی وچی معجزەی خوای گەورە بوو قورئانەکە وچ خۆی مابوو و ئەوەش بڵێم جگە لەو قورئانە مەجموعە قورئانێکی دیکە بنەوە طبعاً لە تابقی خوارێ لە تابقی یەک بوو مەجموعە قورئانێکی دیکەم لە تابقی 2 بوون ئەوانیش بە هەمان شێوە ئاگر گەیشت بوێ بەڵام نەستا بوو